ئەگەر پێمان بڵێ تاکو ئێستاش قەدەغی هەناردەکردنی مریشکی هەرێم بۆ عێراق بەردەوامە و هۆکارەکەی چییە؟ لە ڕاستیدامێ ئەوە بڵم کە هەولێر و سلەیمانی و دووهۆک یەک مەعاناتیان هەیە، بەڵام ئێمە هەوڵێکی زۆرماندا ئەمەی دووباراکەم و دەستخۆشیان لە یەکەم. بەڵام ئەوە ژەڵێم ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان و وەزارەتی کشت و کاڵی حکومەتی هەرێمی کوردستان بەقەت کۆمەڵی چێلگە پەلەوەریەکانی پارێزگای سلەیمانیان هەوڵ باە، دڵنیا دەکەم زۆر دەمێک بوو کار ئاسانیەکی تەواوەکرا بۆ بەروبوومی ناوخۆ کە بڕوە بۆ خوار و نیۆڕاستی عێراق. هەتا ئەم دەقێ من قسە لەگەڵ جەناب تاکەم، بەڵێ ئەڕوا، بەڵام بە نایاسایی ئەڕوا لەلایەن بازگەکانی حکومەتی عێراقیەوە باجوەرەگیرێ. تقریبەن تا 3 مانگ 4 مانگ لەمە و پێش لۆرێک مریشک ئەتوانین بڵین لە 2 ملیۆن و نیوە ڕۆژی وا و تا 4 ملیۆن دینار باج وەرەگیرا، بەڵام ئێستا تۆزێک هێور بۆتەوە لە 1.5 ملیۆن تا 2 ملیۆن دینار باج لە ئەو بازرگانانە وەرەگیرێ کە مریشک هەناردەی خوار و نیوەڕاستی عێراقن بەداخەوە. ئەڕوا شەو ڕۆژ مریشک وەستانی نییە، بەڵام بە نایاسایی. باش هۆکارەکەی چی عێراق داوای چی ئەکە ئێوێت چۆن بنێردرێ؟ ئەو هەواڵانەی کە ئێمە بیستومانە، ئێمە بەلامانەوە سەیرە کە مەسەڵەن ئێمە مەرج بۆ حکومەتی عێراقی دانین، مەرج بۆ وەزارەتی کشت و کاڵی عێراق دانین کە بەروبوومی خۆمان بەرێ بۆ خواروونی وەڕاستی عێراق. بەڕێی من ئەمە شتێکی هەڵەیە.